أبو جون داناني شيت نانا استراحتم بخوا بيام عيبنا وأهات مكولا هين ألم كولا أهات مكوشة ناسب هستكم تونا خوشيكي دريش خان دايا نانا نشكران نزخت بس سري خوم يسرج جوز بدانش كي بوتو سموري أنا أزاين شون سيك أقد دراسي وشت هاتن باسي سمورة ما كلا بس شخصيتي من جوانية سمورة أخي ونية نانا هيج عيب منية براز يك عمليات كلاوم هيجي هيج إني بابا سينكين يعني جنا خوشيكن يا خير أبد أبد أزاينتي حسون يعني ممنون الله بخود زاني من 2 صالة وسرة كم عمري خواي كردوا وعافيك لخوا بزيابي يعني كبتنيانا مامو خواتو يكربا نسيبم يعني هستيكر أو 2 صالة زور تانيايت زور ناخوش بزور تنيابم زور بيتاقد بو والله أزاين شون قول لالا قول لالا جيان چی؟ ناوكە ئەو نەخۆشە بەخوا لە گوڵاڵە جوانتری ئەزانین چۆن منیش لەگەڵ ئەو ژنەی پێشومە ئەفریقا تازە جی خۆی و ئێمەش دایمە شتەکانمان عکس بوو نازانم بۆ من ئەموو سیر ئەوەی پیاو هین ئەڵم پیاو هین پیاس ئەوەی پیاس شتەکانمان دایمە عکس بوو زۆر ناخۆش و زۆر نامۆتا نسيب قسمت أوه بەس من زۆر زۆر خۆشحاڵم ئێستا حالیین کە ئاوا بەیەکەوەین جا بالمناسبە واللي يكم حموش يعني دقورم هلا قلبي بنسيب حفتيك يكسر بشاعري مزن هلا قوموا شعر لسه شعر الله بالك يا تخوي بياكا والله من حزم للشعر بجدي بلى دي ام شو بوم نوسي اي تبون بلى لسه عدوا شواب وتنبا خبرينا كمو خير نوسي والله انت شعرك حبت بلي اخواتها بون بلى هسه بضل مسر تشاو شعرك لا والله دعوي لي ورناك أما أولية إيشيا أما الرابورتك هتيجي فلوس بولا حسب لقلما نيازي هي باش قولم اللي بقرب مخاطة شالوا إيوايا يق رابورت بلا سري نوسي وتوكي سري باعبا يستويني هاتوا هي ما وارك ولا شالوا أما تشعر كم بونسي يقول الله أو ببولة شام لز بقوتية لنزيكا وشد شو قبينا تنا ليش نخشيك مياه نعم أقول لبقوتية يا وش أنا بس توزي حرف كان بو بشوف خاطر ببيع وزوج زلا بومبلا خواتو يكتب خياتم خلاتم عفوا لسه لو دس فيها كمان خواتو يكتب خلاتم عاي كان بابا اختم الله هم وشتي خوش هلا قلتوا واي كان بابا اختم الله كابين مالي هناسكم ضل خوجة بهستكم آي كان بابا اختم الله أما يعني من أو ندخ خوش مقوي نجرب سيدك تلفونك ياكل قيني بابلي خوشك مدي إيه آي كبد بختم أول لك تلفونك يا ونجد توايكين تويك بس تويك تشاو حزم الشعر توقو وشيا أبو بنين بيستمرم توقو لالا لالا كد نمشوا لا بوتي بخوي كبخوي ما إيه تروزيك شميش صلق بتاتا نانا وهيك قايمة كي شيء وتمتقوا بابين اسمه اللي قصي على قد يا قلبه من زوزو خوش حاضر سباس واللي أكم بروج بلي نهار بشو بلي الليل باشا منيش مجنون يتقى تأخذنا بابلي خوشك ما قيناك على ما شفت أبو بكام ناخذ وسيدك يعني نازل المواقف يوا تلفونك كان بوشو حسناك من رومانسية أين التنكية أو لي الرجال لا دليني بانتولا كما الزيت يتتوارى وانا هموي خوش ويستيا بس لقسانة بين دارو ديوي هي على ما شفت أبو بكام حزم للشفت وي بس تشاو تولى التماتات منيش خياز طلعتيك شو كذا شفتك بس كروزي زوتي لا بودك تبقى جوابي بابلي خوشك بابا بين ما دابا تخوش شفتك وبيرنتي بقربانة بمقو لالا ألو بابلي جيان چۆنی دادەگوڵاڵە ئەوە سێجارە تەلەفۆنە بۆ کەم و جواب نایتەوە کچێ و لەگەڵ حسین دانیشتەوە قسەی خۆشی بۆ کردم قسەی خۆش خوشکە کوێر بە چەند فەقیر و داماویت کچێ بۆچی داماوم ئەوە باشە حسین شیعری بۆ نووسیوە بەسەر منە هەڵی ئەیە ئاخر کە ئەڵێم داما و ئەوە داماویەکەتە چۆن باوەڕی پێیەکەیت ئەوە ئیشی بێتە من لە دەرم لەناو ئەو هەموو پیاوەم ئەزانم پیاونیەتی چۆنە چی؟ کچێ تۆ غەڵەت تێگەیشت و پیای من وانیە زۆر باشە بۆم
آخر دادەگیان ئەمیش مەکە بە ڕەزا بە مێردە کۆنەکەت مەچۆ ژێردەستیەوە. ئێستا لە مەرحەلەی یەکەمایت ئەگەر ئێستا نەتوانی ژێردەستێکی قەت ناتوانی ژێردەستەی بکەیت. وشتخوا باسی ڕەزا مەکە خراب و خوا عەفوی کە دە باشە ئەی من ئێستا چی بکەم ها؟ دادە گوڵاڵیان گوێ بگرە ئێستام هەفتەیە چەند جار تۆی بردوێتە دەرەوە؟ یەک جار ئێستاش وا شفتەی بۆ دروست دەکەم. یەک جار؟ سێریکە ئێستا تۆ شفتەکەی بۆ حازر مەکە بڵێ بە نیۆڕۆ بچین بۆ ڕێستۆرانتێک بێ کۆنان بخۆین. ئەجا پێچگەلەوە هەنێشتی تری شێ دواتر ئەوانە و پێڵە. ئێ زۆر باشە بە قسە دەکەم. دیجارە خوال لەگەڵ. دەی خواحافیز خواحافیز. هاتیتەوە قەزال لە قەبری واوکم هیچ بووە بۆ بێتاقەتی بچم قیمە و کەرە و زوشتەکە بۆ بێنم بۆ شفتە هیچ بووە ڕۆحەکەم داخر گوڵاڵە تۆ خەریکە ناخۆشیەکەیت ئەڵێم گیان حسێن گیانی من با بچین بۆ ڕێستۆرانم نیۆڕۆیە. ئەی تۆ نەوە شفتە و بۆکەم ئەی ئێمە پێر لە ڕێستۆران نەبووین بە ناوی جانە بکمان قونتاکی ماخوارد کەنتاکی پێرێ بۆ ئەمڕۆژ ئەمڕۆیە با بچین بۆ ڕێستۆران من ناتوان شفتە بکەم دە سوپلی خۆم بیلاک ناکەم. سوبحان الله ئەو تەلەفۆنە ها یەک دەقە و پێچوو ئەوە گۆڕایت تۆم بێ بۆ ڕێستۆران؟ ئەی چۆن جا من دڵی تۆم بۆ بشکێت دڵی خۆمەکەمە دەستکەوانێکە و ئاشدایە سووتێنم پان و پلیچێکم لێ شۆم بێ بۆ بازار؟ بەسەر چاو تۆ ئەمرکە من تەنفیزی کەم جلوشتم کەمە حەسەکەم تۆزی جلی تازەم بۆ بەس بکەیت. ئەزانین چون تۆ خەریکە ئەوەنە بوو وڵا قسەکەی خەریکە سەرم لێ تێگەچێ هەبێ بینوسمەوە من ئەنجا هەنی ئەڵتۆلیشم بۆ بکڕە. بەسەر چاو بەسەر تۆ ئەمرەکەی دە بە هەستیم بڕۆین؟ بڕێن با بڕۆین؟ بەسەر چاو ئاخر تۆ ئەوەنە بوو ڵاڵات سەر مەکەرە سەرم ئەوە ئەخۆم و ئەمە ناکەم بەسەر چاو من هەموو شتێکی بۆکەم پێڵاوەکانیشم هەستەکەم تۆزێ کۆن بۆ پێڵی تازەشم بۆ بکڕە. بەسەر چاو جانتای مارکەژاتوە بەسەر چاو با بڕۆین. ئەها یەک دەقە و پێچ وەم زانی و 24 ساڵە بەجێ هێشتوم ئای کە بەبەختم ئەرێ ڕۆحەکەمەوە چییە گوێم لێ ئاخر لە ئۆف خۆشتر ئۆف لە ئاخ خۆشتر چ مشکلەتە؟ ماڵەکە زۆر پیسە ئەیدێ پاچی کەرەوە؟ ناتوان. ئێ باشە ناچمە دەروی یارمەتی دێم دوان لە خوشکەکانم بێنم هاوکاری بکەن حەزم لە خوشکەکانی نیە زۆر بە قسە و باسن. خوا ئەگەر ئەوەنە گوڵاڵە تۆ سەرکەیتێ سەر خوشکەکانی من ماڵە بە خوڕ نەگیرێ ئێستا یعنی چی بکەم من؟ ئەمسکە حەسون ئەزانی چی؟ ستافێکی زۆر باشن ئەڵم بۆ بانیانەکەم ماڵەکەم بۆ پاکەنەوانێ. ڕوحەکەم خۆ من هین نیم من ڕەزیل و شت نیم بەڵام بۆ خۆمان هاوکاریەکەکەین و ماڵەکە پاکەینەوە. حەز ناکەم ئەڵێم تەلەفۆنیان بۆ بکەم ئەهسی ئاوا کە نازەکەی من ڕێکەرە دەبیکە جانان گیان ئەڵڵا ئەشکم دەبیکە خێرا خەریکە توێمەوە تو خوا دەدەی لە زۆر زوورن. ئەلۆ ئەڵێم ڕۆحەکەم ستافەکە هاتن خانۆکەیان جوان پاکردەوە بە دڵە بوو حەسون گیان خراپ نەبوون باش بوون بەڵام کە فەرشەکانی هەشتبووم پێم وتم بیبێنە سەربان هەڵی خەڵکەچی بیریان چ بوو ئەڵێم بۆ ناچی دوکرێکارم بۆ بینی بە فەرشەکەم بۆڵخان جا هەردوو چاوەکەم کرێکاری بۆچی ئێستا چم لای کاک جوامێری دراوسێمان بێدێکی لای کەڵمی بینی سەرمان بۆ دەڵەخەم نا تۆ عملیاتی ئەرێ بابە خۆ من عملیاتی فەقەرات نەکراوم عملیاتی مایاسیری کراوم فەرش بە مایاسیری هەڵگیراوە ماڵە بە قوڕ نەگیرێ چانان دڵی من عازەکەی چاکر لێزانی چاکە زانی چۆن مەگری کە ئەوە نازەکەی ڕێک کوتانەکە فڕێم یەک دقە ئەشکم ئین ئەڵم ئەشکم کا عەلیجان دوو کرێکارم بۆ بنێرە بە ساقم یاخۆ بەخێروی پەپولی بەستاقۆم دادەگڵاڵەگیان زۆر سپاس دەکەم ماشەڵڵاڵی نەقڕی بەستاقۆم زۆرم بیرە کردی وێ وتمە سەردانێکە بکەم بەستاقۆم ئەی پێم بڵێ ئەو پلانانەی کە من بۆ دانێم مێردەکە بە قسەتەکە هەموو شتێ بەدڵی تۆیە زۆرم بەدڵە ئەوە زۆر بەدڵە کە کاسم بە قسەی تۆکە پێدڵیم ناکە چی بڵێ بەڵێ بەسەر چاو بەس کە هاتم دیقەتمە هەموو ژنی گەڕەکەکە سیاری پێبوو هەر هەبوو ئەویست تلف لێ باو نازام سیار و ئەم شتانە ئەی تۆ پێ تۆ کە سیارەوە کڕە ئێ بەدرگاچی بۆ سیاری منە ئەو سیاری تۆ بوو ئەڵێ چون بۆ جامیعە سیارەکەت میتێ وی ماشەڵڵا سیوزەکە دێمێ سیارە لێ خوڕین هەر لە خۆ دێڵێ گوڵی
جابا من بڕۆم بەس وێجەکە بەنەڕاوەستە ئەروڵا ڕاستەکەی تەبیعەتی تۆ زەنایەکە قوربانم ئەگەر لە خۆ بێ هیچ پێویست نییە خوا لەگەڵ لە پەریای خواوی قوربانم بەڵێ فەرموو تۆ فەرموو بابە من خانووی خۆمە چی فەرموو بۆ بنەڵێ فەرموو خانی خۆیەتی باشە و تۆ لە دەرگان نەیە هایتە ژوورەوە لە دەرگا ئا حیف ئەگە منێ بناسیە ئەو ناوت حیف ئەی چۆن هاتی ئەگە منێ بناسیە ئەوە باسی دەرگا و ئەم شتام لەگە منە ناکرد بەسە دەرگاگاتم ئێ باشە من کامێرەی چاودێریم هەیە لەوە ناترسی بەیانی بێم بە پۆلیس و ڕۆحی دەرگا ئاخرونی پێتەڵام حیف کە من ناناسیە جا باسی کامێرەش لە من و ناکرد تۆ چیت من ئا من ناوم عەلیە لە قەبەکەشم عەلیە تڕێن تڕێن مەبەسی شیر ئەو هینەکە نا مەبەسم شیر نییە مەبەسمێ بێتە بەردەسم ئەی تڕێنم ئێستا فەرموو تو بۆ هاتی بۆ ئێرە بە ساقەم چی دەوێت ئێرە نزیکترین شوێنی منە ئێ باشە و ماڵی منە تۆ ناڵێم من ئاوا بەڵێ گوڵاڵە گوڵاڵە ئەوە هاتم گوڵاڵەمە کێ هەری یال بەسا قەوم یەخوا بەخێربی بژیت کێمە گوڵاڵە هێرو عەلی برامە ئێ باشەکە من هاتم بۆ خوازبێ و تەرتیبات و مارەی کوا باسی عەلی براتەکە تۆ براوەر نەبوو بە ناشکری نەبێ 3 ساڵە لە سزنایە وەشت و خوا لەسەر چی گیرا بوو ئەوە شتێکی بەسی دزی کردبوو دزی گیرە کە دزێکی کردبوو لە دوکانەکە سەحێبەکە هاتوو بەسەریا هەستا بوو دووسێ چەقی کردو بە ئاوا گیرە اینجا بەخێر بژیت یاخوا بەخێر چاو قسە و بکردا مەڕێکمان بۆ سەرە بڕی پێویست ناکە ئەی دزیش و چەقۆش بەسیتەوە شتانە زەڵاتی لێ من ئەڵێم هەری گیانیرۆ چۆن دۆزیەوە ئەوەی ڕاستی بە برادێرەکەم پێش بەربوونەکەم هاو بۆ سەجن بۆ لام وتی بابەتیشی وا هەیە خوشکەکە شووی کرۆ بە دانێکی سوورێک ناوی حسێنە ئەوە بۆوە باسێ کردو لای نا ڕۆژێکیان تەلەفۆنی کرد ئەحواڵ و کەلام بوو وتم کردووە بە حسێن و کەسێکی ڕێک پێکە و بۆم باس کرد نابوو باسێ کردا بەس ئێستا باشم تقریبەت عەلی گیانیرۆ چۆن دۆزیەوە ئەی خوشکی ژیان بۆ من پێشتە بۆ کاگە حسێنم وت ئەو ناڵم برادێرێک ما بۆ سەجن بۆ لام وتی بابەتیشی وایەت وت مامیش بچمزام ئەم حسەیەشی ئەم سوورێ بەخێر بێ بەخێر ئەڵێم حسێن گیان بۆ بەنیۆڕۆ نانێری دیلیڤەریمان بۆ بێ خواردن ئەی بۆ جار کاکە عەلی حەزی لە چێ بۆی بانەکەین بزانین وەڵی من هەچەند زۆر برسیشم نییە بەزاوە دووریشیە بە باش بە ماسیشی لەگەڵا بێت باوکڕێ ماسیەک و دوو بریش بۆ هەرسێکمان بەخوای تر ئەخورێ ماسی سەد بەڵێ باشە یاخوا بەخێر بەخێر بێ یاخ بەسەر چاو مەمنون. خێر بوو کە عەلیجان هاتی بۆ ئێرە بۆ خوا ئەوەی ڕاستی بێتر خەها خۆتەزانی بێ مەعاشیە و بێ پارەیە ئەوەی تر وەسعەکە خراپە مەعاژنە ئاجەڵە بەری خۆش دەزانی من ئیشم لەسەر پارە ئەڕوە پارە نەبێ بەخوا ئیشم ناڕوە ئەیوە بۆ شکر مۆزەفی من نەوەڵا مۆزەف نیم مۆزەفیش نە بەخوا جایسا ئەوەی ڕاستی بە پێشی بێم بۆ ماڵیەوە بەخوا دانێکم بینی لەو کۆڵانە خۆ ویستم بیگرم ها وەکو مریشکە سوورەکان تەماڵ ڕز و حرمەتمە لەگەڵ مریشکە ها وەکو مریشکە سوورەکان پارچە پارچەکەم بەس بەخواستکەم پێ ئاها چاوە لێژنەکە بێ پارەی یعنی وا لە زەلامەکات یەکێ بکوژێ لەبەر خاتی گیرفانی ئەمە خراپە جا لەبەر خوا بەزیار وەسە ئەی باشە من وەزم باشە ئاخر خۆ من کاکە من بە عارەقی ناوچەوانی خۆم پەیام کردووە من هیچ مستعد نیم بە جدی یعنی حەزەکەی هینە گوڵاڵە دە 50,000 بۆ بێنە با پێی بێ 50,000 کەمە کاکە کەمە حەزەکەی بووی بکە بەسڵ برات بە چەند؟ بەسڵ سا 150 بەخوا 150 یەک دقە بە حساباتیش خۆم کەم دەری نایە تیژیشەوە گوڵاڵ ڕاکە 250 بۆ بێنە کاکە گیان باشە 250 ئەی بڕێ سێ سەی بۆ بێنە بابە براتە تۆزەی ویژدان ئەی نەکتێک باشە 300 وڵاڵە 300 بۆ بێنە سەرچاو کاکە گیان ئێستا چم بۆ دەهێن بەس بمزانێ ئەم هەتیوە بۆ جواب نایەتەوە پاپولا بچە پاپولا ئەرڕۆڵە بۆ جواب نایەتەوە قورگم دەرهات کاکە گیان ئیشم هەبوو لەو دوو با قوربانی ئیشی تۆ بم
باشە ئەمە تیوی براو بۆ جواب نایەتەوە لەکوێەوە 6 ڕۆژە من تەلەفۆنی بۆ کەم جوابم نایەتەوە. ئەی باوکیان پێی نەوتی هەتا خۆشەویستەکەم بۆرێنی نایەمەوە ماڵە؟ ژنی چی بۆ بێنم؟ بۆ من دینارێکم پێیە کچەکەم هامە 3 مانگیشە بێ مەعاشم پێیە پارەم هەیە لەکوێ بوو بچمشت بۆ ئەو بێنم. باوکە من شتێکە پێ بڵێم ئادی بزانم دێ بۆ بەحسێنی زاوامان ناڵێ کە ژنی بۆ بێنە. بەحسێن بڵێم عیب و شوورەی بە زاواکەم بڵێم وەرە ژن بۆ کوڕەکە بێنە جاخۆ تا ساڵی قال و بەلا لێمان نابڕێتەوە. ئەی تۆ خۆ هەموو جارە ناڵی زاواهێنی ماڵی خەزوورە. کچم بۆ خاتری خوا تۆ مناڵی چۆنە بێ و قسێ بکەی ئەوە بێ گەورەکانەوە قسێ بکەن. وەڵامش قسەی تۆم کردەوە خۆ تۆ باشە دەی واز دەوانە بێنە علاکولین ئەزانی چیەکەم تەلەفۆنێ بۆ ئەو هەتیوی براو بکە بڵێ ئەم شەو بابێتەوە بۆ ماڵەکە منیش تەلەفۆنێ بۆ حسێنەکەم باشە دەبڕێ. ئەلو حسێن گیان باشی شکر سەلامە بیاخوا ئابە ساقە ئێوارە وەرە بۆ ماڵی ئێمە کوڕی باوکم خێرە بێ ئیشەڵڵا ئیشی خێرم پێتا دێ خوا ئاگایارێ بێ خواحافیز. مامە خێر بوو نردوو بە دوامە بە پەلە وەرەوە نەمزانی چۆن وەڵڵاهی تۆ خۆ دەزانی کوڕە گەورەی بنی وایە فەرقی نییە ماما من حسابی یەک کوڕی گەوری خۆمم بۆ خوا منیش تۆ باوشی من مەساقە مجاوی ڕاستی بێ بە هیوام ژن بۆ شەریف بێنە. شەریف کێیە؟ شەریفی کوڕم بۆ کورتان هەیە ناوی شەریفێ؟ ئای چۆن ئارەوەڵا لەخوا بەزیابێ یعنی ئێوە شەریفتان تایە؟ تۆزی احتیرامی خۆ بگرە حسەی مامە مەقسەدم ناوەکەیە یعنی من کە یەکەم جار بەڕاستی گوڵاڵم هێنا ئەسڵەن هەر نەمزانی عەلیەک پیا بوو لەم بەناوەتی ئەوی برامە چەقۆیەکی پێ بوو چەقۆوە شوێنێک ڕجال لێکم باسی چەقۆ مەکە چەقۆشی لە کەس نێهاوە تێگەیشتی ئەوە کەتەر بوو نەک چەقۆ جا سەد خۆزگە بە چەقۆکە دەی وەرحاصڵ هەنی ئەویش کورتانە؟ کوڕی لەخوا بەزیابی هی کەشم هەیە خۆەوە هەرەوم نییە کوڕ بە و سەرم چەندی کەتان هەیە؟ هەمانە دوانی کەم هەیە ژنیان هەیە؟ لەخوا بەزیابێ مناڵی خۆشیان هەیە حەمد و سەنا بە دوای نەجاتمان بوو باشە گوڵاڵە خۆتون نەوت بوو برام هەیە ئەی هاوا لەسەر بوو بە دوان قەی ناکەن وەرە چوار خوانی بڕ چواری هەیە بێ لە کچەکانی کە شەریفی بینم ئێستا بۆ بامەکەم شەریف وەرە سلام سلامتی عشقم بیمعرفت ولم کن سلامتی امید بیمعرفت سلام سلام ئەی نەعەلەیکم سەلام و بەخێر کوڕم تۆزێ وەکو پیا و سەلام دەواسی لێ بێنە ئەو کێ؟ ئەوە شەریفی کوڕمە کاکمانە کاکمانە ئێ وەڵڵاهی من ئەمەم لە حەفلەکە بینی هەڵەپەڕیدا پەڕی منم زانی کچی پورتانە نانا کاسێن ئەوە کاکمانە ها؟ کاکمان بۆ مامە ئەمە نێرە؟ کوڕم لە تەسکەرەکە نووسراوە نێر آخر حرکات و سەکەناتی نەوعێک ئەمە دوو نەبێ نتر نازانم یەکە دووە نازانم بەخوا ئەوە نیە کە حسەن و ڕەش و سمێڵ نابێت قابل لە خەلەلی هۆرمۆنی هەبێ ئەخدە وەڵڵاهی جا من لە چۆن بۆ ئاخر ژن بێن بوو ئەمە حسێن ئەڵڵا کاڵێ حسێنە هەرێک کورتانەکە بە عاسمانەوە بینم خۆم مامە ڕازیم کاکە دە دوانزە گەڵاتانەیەمێ بۆ کۆتانی شەڵا ژنەکەی پێ بێن و یاخوا تەمەند درێژ بیخوا هەزار ئەو مەباتێ گواستنەوەکەشی عایدی خۆم حسێن ژنی نووسەکەشی بۆکەین ئیشەڵڵا ئیشەڵڵا خوشکم کورە هەلهەلەکەشی نەوەیەکە دەی باوکم بە حیسێتم تەشید نەکەم بزانم نێرە یامەیە یەک دینار نایم ئەیلەوە جا باش حسێن گیان بۆ ناچی لەو دوو سۆنەرێکی بۆ بکەیت ئاخر نابێ بزانم موزەکەرە یا موئەنەسە مزەکەرە مزەکەر موزە چی؟ کەر ئەدە باشە وڵاڵە ئەرێ ژنەکە هاتم حسێن هاتم ماڵە بە قوڕێکی لە 3 ڕۆژەوە قەمیسەم لەبەرایە کراسێکم بۆ داناوی قاوەی بوو لەسەر قادرمەکان بۆ ئوتو کردم وتو چی خۆ دەزانی وەزعی من تازە حەملم هەیە وتو چی بێ بەخشەکانی یابی بێ لە دەرە بۆ دووکان خوا گوڵاڵە تۆ بەس ئەمانە گوڵاڵە خەریکە سەرەکەیتە سەر خوشکەکانم واز بێنە چی لێ بکەم کاکە من ئوتو یعنی نەیکەیت تو زانم لەوەتی تۆم ناسیوە تووشی ئەنواع و نەخۆشی بووم بە قورئاندەرا کە پەرداکە ئاوم بێنە با 3 حەبم هەیە بەسەرێکەوە هەڵیەم دەوە سەلاجەکەیە دەبڕۆ خۆت ئاوەکە بخۆ ئەوە کەشم بۆ نایێنی ناتوانم ناتوانێ حەملی هەیە بەڵێ ئەڵێم تۆز لۆ بێنە بە تەمام چ ماڵی باوکم بۆ؟ نازام دڵم زۆر تەنگێرە زۆر قەبزە دڵم ناکرێتەوە یعنی هەرچی حەملی هەبوو تووشی قوبوڵزیێت ڕاکەمە ماڵی باوکی ڕاکە ها؟ وایە حەملی من وایە بێسراحەتی لەسەرکەم باشە بەڵام 3 ڕۆژ زیاتر نامێنی تۆ لە ماڵی باوکە
توزانم نازان بەدەست خۆم نییە چەنە مێنمەوانە چاوەڵێ ئێ باشە کەواتە تو ئەی تۆ ناسیاوێکتان نییە ئوتێلی هەبێ وتێ بۆ چیە؟ ئەی کە تۆ لێرە نوێ منجتم لە ئوتێلە خۆم بۆ پارێ ئاو و کارەبا و مۆلی دەودار و وەرد بم ئەجا فەرقی وتێر و ئێرە چی هەلێرە بنەوە علاکولین تۆ زۆر سەرەکەیتە سەرم منش تەحمڵم خەریکە نامێنێت نیۆڕۆ چیمان هەیە بێمەوە بڕ لە دەرە لە فێ بخۆن لە فەزۆر لە دەرەوە ئاوا باش دەی ڕووی بابم ڕەش بێگەر ئەمڕۆ دە فەلافلی پیانەکەم حاڵی ماسیرێکە جارە کوری یا الله کرد ماسی دەکەم هەرچی دیشی تیا هەیە هەمووش لە بۆ وڵاڵە چۆنی باشی ئەڵێم بێتاقەت نەبووی لە ماڵی باوکە ناوەڵا زۆر خۆشە یعنی جارێ نایتەوە دەخوا حافیز خۆ حافیز هەلو ئەدێ گوڵاڵە کاکە هەفتەی پێشوو 4 فاینی عەلاگەم کڕی هەرە گەڕێم نایدۆزمەوە لە کانتۆرەکە دەبگەڕێ ژنەکە کەنتۆرم کردوەوە هەرچی بڕاکێشاوە ژێکراتی تۆ بووە ئەگە بچە بزار لە ماڵ شوکان فانێک بێنە خوا تۆ ئەگەر ئەمەنە گوڵاڵە قسە بکەیتە سەر خوشکەکانم ێ بچە لە بازار بکڕات فانی نەزۆرە یعنی ئێستا نایتەوە تۆ نا نیازم نییە دەبڕ باشە خوا حافیز خوار لەگەڵ شی سەعات ئەلە گوڵاڵە چۆنی باشی حسێن ئەڵێم گوڵاڵە نیازم هەیە یاپراق بکەم چی و چی بەکارێنم ئەزانی چیم ئێسایەک لیستێ بۆ نووسم چی پێویستە یەکێک بۆ دەنووسم و بۆ دەنێرم باشە تو شەرەف لە هەموو کوردستانە پیاو هەیە بتوانێت یاپراق دروستکە تۆ شعورە هەیە ورە بابە من بۆ لە مەبەستی من ناگەی هەی خەڵم تۆ نیازە هەیە بێتەوە یاننا حسین هەستەکەم زۆر بێتاقەتم جاری وازوو نایامەوە جاپەلەو چییە بۆ خۆ هەر لەوێ بە وەڵا هەرمێرەوە ێ باش هەتی وەڵێ باش هەرێ تۆ بە شەری هەرێ شێتان کردم شێت هەرێ هەرتان کردم هەر دایخە زۆر تووڕە دایخە دوور سەیرم مەکە خۆدای خستەوە بە سەرمە وی بسمیللا وە چێ و پیاوە کە سلام علیکم السلام بەخێر بێت زۆر سپاس ئەها زاریم تەحمل ناکارێتەوە بەلام نەنە با لە غەڵەت لە یەکتر تێنەگەین توخوا مەسەلە تەحمل و شت نییە هەر حەزم کرد پێتان بناسێن و تەعارفێک بکەن کێ یەک دەقە ڕۆحەکەم دابەزە های هەوێکیان حسێن ماڵی وێران کردم ژنێ بەسەر هێناوە من ماڵمی وێران نەکردی مامۆساکە و ماڵی وێران کردی باوکم باگ مەکە من ئەڕۆم بەڵێ ئەی باشە من چی بکەم دوڕۆشتم مناڵمە بێ ئێ تەلەفۆنی بۆ عەلی تڕێنی براوکە بابووە بۆ ولادە سینگیان کۆشارە خۆشەکانە شعرەکان ماوە من ویستم بەختەوەرێکم بەڵام خوشکەکە و بادباختی کردی تخوا بڕۆ با بڕۆین